یاریەکانی پاڵەوانێتی زێڕینی کۆنکاکاف کە ڕکابەرەکانی لە وڵاتی ئەمریکا بەڕێوەچوو کۆتاییان هات و جامی پاڵەوانێتەکەش لە وڵاتی میواندار مایەوە. لە یاری کۆتایی پاڵەوانێتەکەدا هەردوو هەڵبژاردی ئەمریکای میواندار و جامایکا لەسەر یاریگای لیڤ ستادیۆم لە شاری سانتا کلارای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر هەندەر بەیەگەیشتن. یاریزانانی ئەمریکا بە پشتبەستن بە یاریگا و هەندەر هەر لە سەرەتاوە بە ئاسێکی بەرزەوە دەرکەوتن و فشارەکانیان بۆ سەر گۆڵی جامایکا دەست پێ کرد و لە دەقیقەی 90 نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵ ئەگەر لێهاتووی گۆڵچی جامایکا نەبووایە کاتوانی لێدانەکەی جۆزی ئالتیدۆر بگەڕێنێتەوە و تۆڕی گۆڵەکەی بپارێزێت. بەڵام لە دەقیقەی 45 کۆتایی گەمی یەکەم جۆزی ئالتیدۆر لە ڕێگەی لێدانێکی ڕاستەوخۆی جوانەوە تۆڕی گۆڵی جامایکای هەژاند و ئەمریکای بە گۆڵێک پێشخست و خۆشی خستە نێودڵی هەندەران و هاوڕێکانی ئەو گێمە بەو تاکە گۆڵە کۆتایی هات. بەڵام لەگەڵ دەستپێکردنی گێمی دووەم یاریزانانی جامایکا ڕیزەکانیان ڕێخستە و باشتر دەرکەوتن و لە دەقیقەی 50دا توانیان گۆڵی یەکسانکردنەوە لە ڕێگەی جی ڤۆگن واستۆن تۆمار بکەنەوە. دوای ئەوە باڵاتەسی یاریزانانی ئەمریکا بۆ سەریارەکە گەڕایەوە و چەندین مەترسیان بۆ سەر گۆڵی هەڵبژاردەی بەرامبەر دروست کرد. بەڵام لێهاتووی میلەری گۆڵچی و هێڵی بەرگری و ستونی گۆڵەکەش لە چەندین بۆنەدا ئەو هەوڵانەی پوچەڵ کردەوە. یاریزانانی ئەمریکا کۆڵیان نەدا و لە هەوڵەکانیان بۆ تۆمارکردنی گۆڵی بردنەوە بەردەوام بوو. لەو کاتەی یاریەکە بەرەو تەواوبوون دەچوو جۆردن مۆریس توانی بە لێدانێکی بەهێز لە ناو ناوچەی سزا گۆڵی دووەمی ئەمریکا تۆمارکات و بردنەوە و نازناوی جامەکە بە هەڵبژاردەکەی ببەخشێت. دوا بە دوای تەواوبوونی یاریەکەش یاریزانانی هەڵبژاردەی ئەمریکا لەگەڵ ئاهەنگگێڕانی هەندەرانیان لە نێوخاکی خۆیان جامی پاڵەوانێتەکەیان بەرز کردەوە کە ئەوە جاری شەشەمە لە مێژوویاندا دەبنە پاڵەوانی ئەو پاڵەوانێتیە.